ئەمە بەردی بناغەی نەخۆشخانەی پەنجا قەرەوێڵەیی ڕەواندوزە کە لە ساڵی 2013 دانراوە کەچی بلوکێکی دروستکردنی نەخۆشخانەکە نەخراوەتە سەریاک. هاوڵاتیان دەپرسن قەزایەکی دێرینی وەکو ڕەواندوز کە مێژوویەکی گرنگی هەیە چۆن دەکرێت خاوەن نەخۆشخانەیەک نەبێت، نەخۆشی تیادا چارەسەر بکرێت یاخود نەشتەرگەری تیادا ئەنجام نەدرێ. چەندین ساڵە 2013 و 2014 ئەو بەردە بناقەدانرایە بۆ دروستکردنی نەخۆشخانەی پەنجا قەلوێرەیی، بەڵام تا ئێستا هیچ شوێنەوارەی پێوە دیار یانی هیچ ئاوەدانکردنەوەی پێوە دیانی هەروازیان لە هینا بەس بەردە بناقەکەیاندانایە و ئیدیکە هەنزانی ئەو پرۆژە کەنجی دانرا و کەنجی کۆتایی پێهات، یانی هەر ناوە نەچوتە هیچ بوارەی جێبەجێکردن. لەوەتی ڕواندز هەیە یەک نەخۆشخانەی هەیە، ئەو نەخۆشخانەش نازانێت 80 ساڵە 90 ساڵە چەندین ساڵە ئەو نەخۆشخانە دروست کرا، پێداویستەکانی خەڵکی وەکو تەندروستی پڕ ناکاتەوە. شارێکی ئەوها گەورە لە مێژوو 500 ساڵی پایتەخت، ئەنی کە ڕواندز پارێزگا و بە هیچ بێزگە لە هەڵوی پارێزگا نەبووینە. ئەو نەخۆشخانەی کە لە زیاد دروستکردن دەبا نەخۆشخانەی زۆر گەورە بۆ ڕواندزێ دروست کرابە بۆ ئەوەی پێداویستی ئەو خەڵکەی پڕکاتەوە لە ڕووی تەندروستی و ڕواندز وەکو شارێکی کۆن وەکو شارێکی مێژووی بەڕاستی چەند گوندێکی بەسەرەوەیە تا ئێستا یەک خەستەخانەی هەیە، ئەویش خەستەخانە وەکو پێویست نییە. ئەو هەموو گوندەی بەسەرەوەیە لە 2013 تا وەکو ئێستا بەردی بناغەی دانرایە و چەند کابینی حکومەت هێرێم گۆڕایە هەر ئەو بەردی بناغی هەر وەکو خۆی بووە و هەتا وەکو ئێستا دەست بە دروستکردنی نەکرایە. هاوڵاتیانی ڕەواندوز بۆ چارەسەر و نەشتەرگەری دەبێت سەردانی نەخۆشخانەی ئاشتی لە سۆران بکەن. ئەمە شوای کردووە زۆرجار قەرەباڵغی لە نەخۆشخانەکە دروست ببێت. قایمقامی قەزای ڕەواندوزیش دەڵێت بەهۆی قەیرانی داراییەوە نەخۆشخانەکە دروست نەکراوە، بۆ جێبەجێکردنیشی بەڵێنی دوای باشبوونی بارودۆخی دارایی دەدات. نەخۆشخانەی ڕەواندزیش کە بەردی بناغی بۆ دانرابوو بە هەمان شێوە بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی و نەدانی پێشینە بە بەڵێندەر پرۆژەکە وەستا و ئەوەش یەکێک لە پرۆژەکان دەبی دوای باشبوونی بارودۆخی دارایی یەکێک لە پرۆژەکان دەبی حتمەن پرۆژەیەکی استراتیژیەوە پێویست دەکات دەست بەکار بکرێتەوە بۆیە هیوادارین ئەو بارودۆخە داراییە سەختە تێ بپەڕی بۆ ئەوی بتوانێت ئەو پرۆژە استراتیژیانەکە دوجار خزمەت گەورە بە هاوڵاتیان دەکەن جێبەجێ بکرێت. بەرپرسانی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم بەردەوام لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا بەڵێنی گەورە بە خەڵک دەدەن و بەردی بناغەی چەندین پرۆژە دادەنێن، بەڵام دوای هەڵبژاردن نەبەڵێنیان بیردەمێنێت و لە بەردی بناغەی پرۆژەکانیش تەنیا ئاسەوارێک دەمێنێتەوە. بەرپرسانی هەرێم دەڵێن خەڵک دەنجی بە ئێمە داوە و دەنجیان بە ئۆپۆزیسیۆن نەداوە، بۆیە ئێمە حوکمڕانین، ئەوەش ئەنجامی حوکمڕانی و متمانەی خەڵکە بەوان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.